خۆی بەداخەوە هۆکاری سەرەکی کە هەموو جاران پرسیارەکرێ بۆچی وڵاتە دراوسەکان بەردومانی هەرێمەکەن. ئێستا باسی وەردومانی تورکیا هۆکاری سەرەکی بەڕاستی ئەوەیە خاڵی جەوهری یان باڵێن خاڵی گەورە ئەوەیە کە ئێمە بەداخەوە ئەم دەخە وەکو کوردستان دەوڵەت نین کە دەوڵەت نیت بەداخەوە ئەو وڵاتانی کە نیەت و حەز و ویست و ئیرادەی داگیرکاری ئەوانەیان هەیە بە تایبەتیش بە بیانی ئەوەی کە لە خاکی وڵاتەکانیان کورد هەیە بەداخەوە بە ئارزوی خۆیان تەراتێنەکەن و بەردومانەکەن و یەنە ناو وڵاتەکەەوە و ناو هەرێمی کوردستان بۆ ئێمە هۆکاریەکە هۆکارێکی کەش هەنە جار بەمە بەڕێریەوەی کە هێزی با بڵێن پەک و ئەوانە لە سنوورەکان هەیە لە ناو خاکی کوردستانی ئەمەکەن بەڵام دوجار بەپێی قانونەکانی نێودەوڵەتی بەپێی بڕیارەکانی نێتەوە یەکگرتوەکان بە هەموو بەپێی پێوەرەکانی مافی مرۆڤ لە ڕێکخراوە جیهانەکان و نەتەوە یەکگرتوەکان جاڕنامەی جیهانی مافی مرۆڤ تەناوکو ئینسانیەت سەیریکەی وەکو ئازادی میلەت ئازادی تاگوە هەموو شتێ ئەمە سنوور بەزاندنە و خەرقی یاسایان با بڵێن پێشێلکردنی یاسانی و دەوڵەتەکانە بەداخەوە بۆیە بە سنوورێک بۆ ئەمە دابرێ و سنووردانایش بۆ ئەمە یەک بە یەک ڕیزی کورد بە کۆدەنجی کورد بە ڕێگای دیموکراتی و مەدەنی ئەوانە بە هەوڵی دیبلۆماسی لە دەرەوە دوو ئەوەی کە وڵاتان وەکوتم بە تایبەت کە نەتەوە یەکگرتوەکان ئەمڕۆ خۆی بە نوێنەری ئەوە ئەزانێت کە بۆ یەکڕیزی وڵاتان تێکۆشێ بۆ ئاشتی و ئارامی تێکۆشە کۆمەڵی دروشم کۆمەڵی ڕێکخراوی هەیە نەتەوە یەکگرتوەکان بە بابڵێن بە ئەندامەتی وڵاتە زلێزەکان کە باز لە ئازادی و دیموکراسی و مافی مرۆڤ و دەوڵەت بوون و کۆمەڵە سیادەی دەوڵەت تۆمارەکان پێویستە نەتەوە یەکگرتوەکان بێنە سەرخەت بەڕاستی کە ڕێگری لێرە بە دوا ڕێگری بکە لەبەر ئێستەوە لە کۆتایی 22 تر وای لاتوە هەموو میلەتەکە بە مافی خۆی شاد بێت بە مافە دەستوریەکانی بە مافە نەتەوەیەکانی ئەمانە بۆیە لێرە زەرورە کە بە تایبەت بە پلەکەم نەتەوە یەکگرتوەکان و دەوڵەتە زیرەزەکان وەکو ئەمریکا و بەریتانیاوانش کە خۆیان ئەڵێن ئێمە عێراق مستعمەرەی ئێمە ئەوانش پێویستە بێنە سەرخەت و ڕێگری لەم پێشەلکاری و لەم سنوور بەزاندەی تورکیا بکەن. مانەکە هەموو شتێکەوە تویسە ئەی بینی لەبەر بێ ساحوی کوردە لەبەر دوو دانە بنەماڵەیە کە کابراتنی هەتاکو ئێستا هیچ شتێکی بۆ کورد و کوردستان نەکردووە بەس لەبەر خۆیانە لەبەرەوەی کە گیفانی خۆیان پڕکەن و هیچ تریتیانی شتێکی درواتیانێ کرد بژگە بە حەقت کورد و یا کوردایەتیەکەن ئێستا نەوێ هەر وڵاتی تری شوێ کابراوەتەنی شتیوا قبول ناکە هیچ کەسە بردومان قبول ناکە کە ئاواشێکی بەسەر بێ بەس ئێستا وەکو خۆمیشتی ئاماوەتەوە کە کابرا دەنیم سەرۆکەێنە بێنێری چیەکەن بە تەمای چین کابراتێن داکەی کابراتێنی ماڵوێرانی داکەی کابراتێنی بمباران و ئەو شتانە دەکەی لەبەرەوەی کابراتێنی خۆشی پیاوی خۆیان کێشەکە لەوەیە کابراتێنی خۆی پیاوی خۆیانێت ئێستش کابراتانی هەرچێکی ئێران تورکی بەڵامان لێرەیکەن هێتی کابراتی خۆی پیاوی خۆیانەیە توی چی بکەن دوی خۆی کابراتانی سەرۆکەکانمانە تو کابراتی لە کاتی دەنگدانەوە شتانەیە سەرەکەی هەموو جارێ قەشێک باشی تیاگرێ لەگەڵەوەش هەر خەڵکیش هەر ئەڕوات نازانم تو کابراتانی تو ئەم هەموو بێپارەیە بێموشەیە هزارێک چیتر هەیە و خەڵکیشی نازانم بۆچی دەنگەدەن تێناگەم هەروایە تو کابراتانی تۆ هەر لە تورک و لەین و لە عەرەبیش بکرێ هەر کابراتانی چەند ساڵ هەر مێژوش بخوێنیتەوە سێرەکەی هەمووی لەبەر ناوبردنی هەر کوردیوە لەوەی لایشۆ کابراتێنی کێشە ئەسەرتاگەوژی خۆمان جاشی خۆمان خۆخۆری مەسەلەکە ئەوەیە